من سەرەتا سپاسی دامەزراوی ڤیم ئەەکەم بۆ کردنەوەی ئەم خولە تایبەتە کە بەڕاستی ڕۆڵێکی زۆر تایبەتی هەیە لە کۆمەڵگەی ئێمەیان کە کۆمەڵی گەنجی زۆر هەیە بەتوانان کە ئەزمموی کارکردنیان نییە لە بواری کارسازیە کە بتوان ئیسفادە لە استراتیژی پلاندانان بکەن و ئیسفادە لەو بکەن کە چۆن گەشە بن زیاتر بە کارەکانیان. بۆیە من سپاسی ڤیم ئەەکەم من وەک خۆم زۆر بە شێوازێکی زۆر جیاواز سوودم لێبینیوە کە بتوانم زیاتر گەشەی پێ بم. ڕۆڵی دامەزراوی ڤیم لە کردنەوەی ئەم جۆرە خولانە زۆر بەرز هەڵەستەنگێنم. بەڕاستی لە سەردەمی ئێستامانە زۆر پێویستە بۆ گەنج کە بێتە خاوەنی چەندین سکیل و توانە بۆ پەرەبێدانی ئیشی سەربەخۆی خۆیان کە ئەمەش واکات ببێت بە پاڵپشتێکی بەهێز بۆ دارایی و سەرمایی وڵات. لە چەند خولێکی ترا بەشداریم کردووە بەڵام لە ڤیم ئەمە یەکەم جارمە بەشداری ئەەکەم و ئاستی خولەکە بەڕاستی ئاستێکی ئەدڤانسە و زۆر سوودمان لێبینیوە جیاواز بۆ لە خولەکانی تر بۆ پێی کە هەم ڕاهێنەرەکە و هەم خولەکە زۆر پراکتیکیە کە ئەوە زۆر گرنگترە بۆ ئێمە بزانین بە پراکتیکی چۆن ئیشەکان بکەین. سوپاس بۆ دامەزراوەی ڤیم کە دەستپێشخەرە لە برەودان بە تواناکانی گەنج و ئەمەش هۆکارێکە بێ بۆ سەرکەوتنی گەنج و هەم کۆمەڵگەش. من بەشداریکردنم لەم خولە ئامانجم ئەوە بوو کە بتوانم ئەو بیرۆکەی کە هەمە بەرەو پێشەوە بەرم و بزانم چۆن دەست پێ بکەم چونکە گرنگترین خاڵ دەست پێکردن لە هەر کارێکە بۆیە بەشداریم خولەم کرد. من زۆر سپاسی دامەزراوی ڤیم ئەەکەم کە توانیوێتی خزمەتێکی زۆر بگەێنە بە گەنجەکانمان کە لەم چەند ساڵی ڕابردووە ئەو خزمەتانی کە خستێتی ڕوو بۆ گەنجەکان جێپەنجەی بە گەنجەکانەوە دیارە کە توانیانە گەنجەکان لە بەشداریکردن لەم کورسانی کە ئەیکەنەوە بۆ گەنجەکان توانای خۆیان بەرەو پێشەوە برن ببن بە خاوەن بزنسی خۆیان ببن بە خاوەن بیرۆکی خۆیان. ئامانجی من لە بەشداریکردن لەم خولە کۆکردنەوەی زانیاری زیاتر بوو لە بوارەکەی خۆما و بەڕاستی بەشداریکردنم لەم خولە یارمەتی دەرێکی تەواو بوو لە ئاست چاوەڕوانی و زیاتریش بوو لەوەی کە چاوەڕێمە کرد زانیاری زۆر باش و بە سوودی تیا بوو و کەسانی زۆر باشم ناسی و مامۆستاکەش زۆر باش بوو. ڕۆڵی دامەزراوی ڤیم لە کردنەوەی ئەم خولانەیە بەڕاستی زۆر گرینگە بۆ گەنجان بە تایبەتی کە بتوانن تواناکانیان پەرە پێبن لەبەرەوەی زۆر گەنجمانەیە توانای شاراوەیان هەیە لە ڕێگەی ئەم خولانەوە توانن تواناکەیان پەرە پێبن و جێبەجێ بکەن. سپاس و پێزانینم بۆ ڤیم کە ئەو دەرفەتەی ڕەخسانیمە بەشدار بین لەم خولەدا کە بەڕاستی کاریگەریەکی باشی هەیە لەسەر پێگەیاندنی تاکێکی تەندروست کە پێشووتریش بەشدار بووم لە چەند خولێکە بەڵام کاریگەری ئەم خولە لە ئاسێکی بەرزدا بوو کە ئەتوانم بڵێم مەسەلەن هاوکار بۆ بۆی من زیاتر کاریگەر بێ لەسەرم و بتوانم زیاتر کارێکی خۆم جێبەجێ بکەم. دامەزراوی ڤیم وەکەوەی کە بەڵێنی داوە هەمیشە پێشەنگە لە کار و چالاکیەکانی بۆ بەرەو پێشوونی گەنجانی وڵاتەکەمان و خۆشبەختانە ئەم کۆرسە لە سۆنگەی ئەو بەرپرسیارەتیەوە هەڵقوڵاوە کە دامەزراوی ڤیم ئەوێت هاوکاریەکی زۆر باشی گەنجەکانمان بکە و ئەمە تاکە خولیش نابێ ئیشەڵا لە ئایندەدا خولی زیاترمان ئەبێت. ئەم خولە بریتی بوو لە SME کۆرسێک Small and Medium Enterprise کە خۆشبەختانە هەموو کارسازانەی کە هەستیان کردووە کە خاڵێکی لاوازیان هەیە لە بەڕێوەبردننی پرۆژەکانیانە توانیمانە سەرنجێکی تەواو بخەینە سەر ئەو خاڵە لاوازیانە و هەموو ئەو خاڵانە لەم کۆرسەیە ڕوون بکرێتەوە بۆیان تاکو خۆشبەختانە ببن بە خاوەنی کار و پیشە و چالاکی خۆیان لە ئایندەدا. طبعاً بەسپاسەوە بۆ ڤیم دامەزراوەی ڤیم کە هەڵسا بە ڕێخستنی ئەم ڕاهێنانە جوانە تقریباً ئەتوانین بڵێن سەر و 30 کەس بەشداری بوو تێکەڵاو بوو ئاستەکانیان تیان هەبوو ئاستی ئەزمموی هەبوو لە بواری بازرگانیە لە بزنسا تیاشا بوو ئەزمموی نەبوو لە سەرەتایە بوو توانین بڵێن تێکەڵاو بوون بەڵام بەگشتی هەمویان سوودێکی زۆر باشیان لێوەرگرت لە خولەکە
و ئەوەی جیاوازی ئەم خولەی کرد لەگە خوڵەکانی تر یا خولی تر کە هەیە ئەوەیە کە زۆر پراکتیکاڵە و زۆرێک لە نمونونەکانیش تایبەت بوون بۆ بوارانی کەوان خۆیان کاری تیاکەن لەبەرەوە ئەیانتوانی بڵێن ئێمە لەم نمونانە تێگەین و لێوەی فێر بن و سوودی لێوەربگرن.